بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ یادی هەر سێ هونەرمەندی دێرین و ڕەسەنی کورد فواد ئەحمەد و شەماڵ سائیب و تەحسین تاڕێخست. ژمارەیەک هونەرمەندان و ڕۆشنبیران ئامادەی مەراسیمەکە بوون و بە گۆرانی و میوزیکی هەر سێ هونەرمەندی کۆچ کرد و مەراسیمەکە بەڕێوە چوو. هەنگاوێکی گرنگە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر ناوێتی دیاریاتکردنەوەی سێکەڵە هونەرمەندە لە جێی خۆیەتی بۆ ئەوەی هەم لە یاد و یادەوەریە مانا بمێنەوە بە بەردەوامی و هەم بەنەوەی نوێی ئێستایی گەنجان ئەم دەنگانە ئاشنا بکەن. ئەم سێ هونەرمەندە سێ سیفەتی زۆر گرنگیان تایە هەرسێکیان یەکەمەوەیە کە گۆرانی دانراوی کوردیان وتووە، دوو لە سنووری شارەکانی خۆیانە ترازاون واتە لەسەر ئاسی کوردستان هەمویان ناسراون، سێ هونەرمەند شەماڵ سائیب پێشەنگی کلیپی گۆرانی کوردی. هەرێک لەو مامۆستا هونەرمەندانە بۆ خۆیان قوتابخانەیەکی تایبەتن بە گۆرانی مۆسیقای کوردی و هەر یەکێشیان لە سەردەمەکانی خۆیان با بڵێن هەوڵی ئەویاندایە کە گۆرانی مۆسیقای کوردی بە شوەیەکی نوێخوازی پێشکەش بکەن. بۆ نمونە مامۆستا شەماڵ سائیب یەک بۆ لەو هونەرمەندانەیە کە هەوڵی ئەوەیدایە کە نوێگەری بکاتن لە گۆرانی مۆسیقای کوردی و لە هەمووی گرنگتر ئەوە بۆ هەر یەک لەو هونەرمەندانە لە شارەکانی جودای بوونە با بڵێن مامۆستا شەماڵ لە سلێمانی، مامۆستا تەحسین لە دهۆک و مامۆستا فواد ئەحمەد لە هەولێر. ئۆرکسترای سلێمانی بە سەرپەرشتی یاخود بەڕێوەبەرێتی نیازنووری و ڕابەری دکتۆر جەمال سەگرمە لە ئێستادا سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ کۆنسێرتێکی تایبەت لە شاری سلێمانی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم کۆنسێرتە میوانداری هونەرمەند نیازنووریمان کردووە. کاک نیاز بەخێر بێت، سپاس بۆم دەرفەتان. ئەگەر بکرێت لە سەرەتاوە بیرۆکەی بەڕێوەچوونی یاخود سازکردی ئەو کۆنسێرتەمان بۆ بخەیتە ڕوو. ئۆرکسترای سلێمانی تیپێکی فەرمیە لە ساڵی 2002 بە فەرمی دامەزراوە و تا ئێستا چەندین کۆنسێرتی لە شارەکانی سلێمانی و کەرکووک و هەولێر ئەنجام داوە. لە وڵاتی بولغاریا لە شاری سۆفیا کۆنسێرتی کردووە، لە دەرەوەی هەرێم و عێراقیش بڵێ. زۆر لە ژەرنیارەکانمان بەشداریان لەگەڵ ئۆرکسترای سەمفۆنی نیشتیمانی عێراقیا کردووە لە چەند چالاکیەکە هەم لە ئەمریکا هەم لە بەغدا. ماوەی 3 ساڵە بەهۆی ئەم قەیرانی دارایە کە ڕووی تێکردوین کارەکانمان وەستاوە. تەنانەت پەتای کۆرۆناژ لەوەیە لە ماوەی ڕابردووە بێگومان پەتای کۆرۆنایەکێک لە هۆکارەکانە کە بە گشتگە چالاکی هونەرەکانی ڕاگرتەوە، بەڵام قەیرانی دارایی زیاتر کاری کردو لەسەر ڕاگرتی کارەکەمان. ئەم ساڵ بەسپاسەوە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە ڕێگەیەوانەوە بودجێ ئەم کۆنسێرتە دابین کراوەوە بڕیاربایە لە 15-12 لە شاری سلێمانی کۆنسێرتەکەمان بەڕێوە بچێت. کەواتە کاک نیاز وەک خۆت ئاماژەت پێەیە جگە لە ئەو چالاکیانەی کە سربەخۆ تیپی ئۆرکسترای سلێمانی ئەنجامیات هەماهەنگیتان لەگەڵ عێراقیشەیە بەجیا کاری هاوبەشتان کردووە و ئێمە زۆر کۆنسێرتمانەیە بە هاوبەشی لەگەڵ تیپی سەمفۆنیای نیشتیمانی عێراقی کردومانە. کۆمەڵە کارمان هەیە لەگەڵ ژەنیارانی کورد لە شارەکانی هەولێر و دهۆک ئەنجاممان داوە. بۆیە کاری موزیک کارێکی دەستە جەمعیە، کاری ئۆرکسترا خۆی کاری گروپ و کاری گروپە، بۆیە ئۆرکسترای هەماهەنگیتان لەگەڵ دهۆک و هەولێریش لەگەڵ دهۆک زۆر کارمانەیە کە ژەنیارانی هەولێر و دهۆک هاتوون لەگەڵمانە بەشداریان کردو. ئێمە لەگەڵ چەند چالاکیەکیەوانە بەشداریمان کردو کەمە خۆی بە خۆی کارێکی زۆر باشە تێکەڵکردنی خیبرە و توانای ژەنیارەکانە لە نێوان خۆیانە بۆی بتوانین کاری باشتر و جوانتر پێشکەش بکەین. کاک نیاز
وەک باسمان کرد جگە لە قەیرانی دارایی پەتای کۆرۆناژ لە ماوەی ڕابردووە زۆربەی چالاکیەکانی چالاکی سس کرد بوو بەڵام ئێستا خۆشبەختانە چالاکی شانۆیی هەیە چالاکی میوزیک هەیە شێوەکاری چ لە سلێمانی لە دوهۆک لە هەولێر بەرهەمی ئۆرکستراش گرنگە بەڕاستی ئێمە ئۆرکستراش بینەری خۆی هەیە ینی کەسانەکەن تامەزرۆی ئەوەن بۆ نمونە کۆنسرتێک چالاکێکی ئۆرکسترا بەڕێوە بچێت هاوشێوەی هونەرەکانی ترمە بەستم بێگومان لە پاڵ بەڕێوەچوونی سەررجم چالاکی هونەرەکان لە شارەکانی کوردستان لە بوارەکانی شان و مۆسیقا سینەما کارەکانی شێوەکاری ئۆرکسترا لە زۆربەی وڵاتانی دنیا هەرکوا باوە دامەزراوەکی نیشتیمانیە و حکوومەت فەندی سەرەکی ئەو ئۆرکسترایانە دابینەکە بینەری تایبەت بەخۆشی هەیە بینەری تایبەت بەخۆشی هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا ئۆرکستراکەی ئێمە بەداخەوە ماوەیەکی زۆر کەم حکوومەت پاڵپشتی کردین بەڵام لە ساڵی 2014 بودجە و هەموو شتێکی تیپ و گروپە هونەرەکان بڕاوە بۆیە ئێمە اعتیمادمان کردوتە سەر یاخود پاڵپشتیمان بەسەر سپۆنسەر ینی زۆربەی چالشکانی کە کردومانە زۆری بە سپۆنسەر کردومانە و یادی بە خێرخات و هێرۆی ئیبراهیم محەممەد زۆر هاوکارمان بۆ لە دابینکردنی بودجەی زۆر لە کۆنسرتەکانمان ئێستا ئەمانێت دەستکەینەوە بەکاری هونەری و بڕیار وایە هەم حکوومەت ئاوڕێکمان لێ بداتەوە هەم کەرتی تایبەت و سەرمایهدارە نیشتیمانەکان سپۆنسەری کار و چالشکان کەن بۆی کاری ئۆرکسترا نەوەستێت بێگومان خۆتانەزانن کاری ئۆرکسترا و مۆسیقای کلاسیک جەماوەر و بینەرێکی تایبەتی هەیە نخبەیە زیاتر بەڵام بەڕەچاوکردنی کارەکان هیچ کۆنسرتێک لە کۆنسرتەکانی ئێمە لە 1000 کەس کەمتر بینەری نەبووە لە ناو هۆڵە کامەجێی دڵخۆشیە کە ئێمە جمهورێکی زۆر باش و نخبەی چاکمانێک کە خوازیارن ئەم هونەرە ببینن بۆیە ئەرکە لەسەر ئێمە کە بەردەوامی بە ئۆرکستراکە بدەین و کاری باش پێشکەش بکەین و ئەو جمهورەش تێر بکەین و زاخای مێشکیان بدەینەوە موسیقی کاگنیاز وتت 15 ڕۆژی نمایشە 15 لە شاری سلێمانی لە تەلاری هونەر و بڕیار وایە لە حەڤەی مانگیش لە هەولێر ئەگەر کارەکانمان سەر بگرێت لەوێژ نمایش بکەین یعنی جگە لە سلێمانی لە هەولێریش وا بەتەمەین ئەگەر کارەکانمان سەر بگرێت تا سایەک لا نەبووەتەوە چەند ژەنیار بەشدارن لەم بەرهەمە تازەیە لەم کۆنسێرتە سەر و 60 ژەنیار بەشدارە 50 ژەنیاریان کوردن و خەڵکی سلەیمانین 10 ژەنیارمان هەیە کە لە دەروی هەرێمەوە دێن کۆمەڵێک ئامێری براسات هەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو ئامێرانەمان بەداخەوە نییە ژەنیاری و ئامێرانەمان نییە بۆیە زۆرجار پەنابینە ژەنیارەکانی دەرەوە هەندێک جار لە جۆرجیا هەندێک جار لە ئۆکرانیا هەندێک جار لە بەغدا ئەو ژەنیارانە دێنین بۆیە سەر و 60 ژەنیار بەشدارە من لەم کۆنسێرتە هونەرمەندنیاز نووری سپاس کە میوانی گەشتیاڵە هونەرەکانی کوردستانی سەرکەوتوو بن.